بسم الله الرحمن الرحيم الحمد لله وبه نستعين وصلى الله على النبي الأمي محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستان، هاوڵاتیان، هاونیشتمانیان، بەڕێزان، سڵاوی خواتان لێوێت. لە ڕۆژێکی تری مانگی ئازاردا حەزم کرد چەند ڕێنمایی و چەند ڕوونکردنەوەیەک دەربارەی چۆنیەتی خۆپاراستن لەم پەتای کۆرۆنایە پێشکەش بە خۆشەویستانم، بە هاوزمانانم، بە هاودینانم بکەم. لەبەرەوەی وتاری جومعە نەماوە جارێ و لە مزگەوتەکانی شاجارجار لە پێشی نوێژەکان و پاشی نوێژەکانەوە ڕوونکردنەوەم دەدا بە ئامادەبووان. حەزم کرد لە ڕێگای ئەم لایڤ و ئەم ڤیدیۆیانەوە ئەو ئامۆژگاریانە بەردەوام بن لە خزمەت ئێوەی خۆشەویستدا. بە ناونیشانی پەتا کافر و مسلمان ناناسێ. حەزم کرد بۆ ئەمڕۆ ئەم ڕاستیە بخەمە بەرچاوی بینەران و خوێنەرانی بەڕێز. یاساکانی ژیان دینار و بێدین و دەوڵەمەند و فەقیر و خوێنەوار و نەخوێنەوار و کەسدار و بێکەس ناناسن. جیاوازی ناکەن لە نێوان ژن و پیاودا. دەبێت قەناعەتمان بەوە هەبێت خوای باڵادەست بۆ ئەم دنیاە چەند یاسا و ڕێسایەکی داناوە. هەر کەس پەیڕەویان بکات گرە و دەباتەوە، هەر کەسێکیش پەیڕەویان نەکات زیان دەکا. هەروەها مرۆڤیش یاسایان داناوە بۆ ژیان. ئەو یاسایانەش زۆر جار لەگەڵ یاساکانی شەرعە دەست لە ملانن، دش بە یەک نین، وەکو یاساکانی هاتوچۆ، وەکو یاساکانی تەندروستی، وەکو هەندێک یاسای تر کە ئەمانە هەموو خزمەت بە مرۆڤ و مرۆڤایەتی ئەەکەن. بۆیە دەبێ ئاگامان لێبێ بۆ ڕێک و پێکردن و خۆشکردنی ژیان دەبێ پەیڕەوی ئەم چەند خاڵە بکەین و ئاگامان لەمانە بێ. یەکەم، نەخۆشی و پەتا کە بڵاو بوویەوە دەبێت خۆتی لێ پارێزی و ڕێکارە تەندروستیەکان بگریتە بەر، وەک پاک و خاوێنی و دوورکەوتنەوە لەو کەسانەی توش بوون و دەرمان و چارەسەری گونجاو بەکار بهێنی. پاشان پشت بەخوا ببەستیت و دڵنیا بیت کە ئەگەر خوا ئیرادەی لەسەر نەبێت توش نابیت. یعنی ئەگەر ئێستا بۆ نمونە ئەم پەتای کۆرۆنایە کە بڵاو بووەتەوە، هەموو مرۆڤێک بە تایبەتی مرۆڤی مسلمان واجبە لەسەری پابند بێ بەو ڕێنماییانەوە کە خوا و پێغەمبەری خوا داوایان کردووە و دەستگاکانی تەندروستی دکتۆرە پسپۆڕەکان بە ئێمەیان وتووە بۆ ئەوەی خۆمان پارێزین لەم دەردا. اینجا دوای ئەوە کە ئەوانەمان کرد پشت بەخوا دەبەستین و تەوەکولمان بەخوایە. دووهەم، بەڕێزان، 1000 ئایەتەل کورسی بخوێنی و 30 جزمەی قورئانت لەبەر بێ و 1000 بیسمیلای بکەی، بەڵام پابند نەبیت بە یاساکانی خواوە لە خۆپاراستن و بەکارهێنانی هۆکارە شەرعی و تەندروستیەکان. دڵنیا بە دووچاری ئەو پەتا و نەخۆشیە دەبیت کە بڵاو بووەتەوە. دوو نمونەیەکتان بۆێنمەوە. دوو کەسمان هەیە شۆفێرن، سایقن، لە هەڵەبجەوە ئەڕۆن بۆ سلێمانی. یەکێکیان ئینسانێکی نوێژگەری خواناسی دەست بە دەست نوێژە، بەڵام بەداخەوە لە هاتوچۆ پابند نییە. یاسای ڕێگای بینی سلێمانی وەڵەبجە 100 کیلۆمەترە لە سەعاتێکە، ئەو 150 لێ ئەخوڕێ. مۆبایلی بەدەستۆیە، مەشغوڵە، ڕادیۆ و تەجیلەکەی داگیرساندووە، ئەم لاکە ئەو لاکە. کەسێکی ترمان هەیە لەوانەیە لە عینی کاتە پابند نەبێ بە نوێژ و تاعەت و دینداریەوە، بەڵام بەموو لە یاساکانی مرور لا نادا، لە 100 تەجاواز ناکە، لە ڕێگا مۆبایل هەڵ ناگرێ، بە سیدی و بە ڕادیۆی سیارەکەیەوە مەشغوڵ نابێ، قسە لەگەڵ نەفەرەکانە زۆر ناکا و ئەوانە سیارەکەی مەزبوطە. ئەمە لێرەدا ئەبێ قەناعەتمان هەبێ ئەوەی یەکەم هەرچەند دەست بە دەست نوێژە و دیندارە زۆر معەڕەزە بۆ ئەوەی وەرگەڕێ، بۆ ئەوەی دەعم بکە، بەڵام ئەوەی دووهەمیان کەمتر، چونکە پابندە بە یاساکانەوە، لە سنووری خۆی تێناپەڕێ. بۆیە نەخۆشیش هەروایە. سێم، لە هیچ شوێنێکی قورئان و هیچ فەرمودەیەکی پێغەمبەردا صلی الله علیه وسلم نهاتووە بڵێ بیسمیلایی بکە و قورئان بخوێنە و بچۆرە ناو ئاگر یا حەقری ئەلغام یا بڕۆرە ناو تاعون و کۆرۆنا. نەمان بینی وەشتیوە. بە پێچەوانەوە هەیە ئەڵێ ئەگەر بیستان تاعون لە شوێنێ بڵاو بوویەوە مەڕۆنە ناوی، ئەوانش لەوێن با دەرنەچن و ئەوانش لەوێن با نەچنە دەرەوە. یا ئەمری نەکردووە، ئەمری نەدەکرد کە لە نەخۆشی گولی خۆمان پارێزین. پێغەمبەری خوا فەرمێ فر من الجزام فرارك من الأسد. چۆن لە شێر کە بنێتە شوێنی ڕائەکەی ئاواش لە نەخۆشی گولی
گەڕۆڵی ڕابکە چونکە ئەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و لە فەرمودەیەکی تری سەحیحدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی با ساغەکان نەکرێنە ناو نەخۆشەکان با ساغەکان نەچنە ناو نەخۆشەکان ئەگەر لە بارەی حیوانیشەوە بوو بێ ئەمە ئەولاتر بۆ مرۆڤ بەکار دێ کاتێک کە کەسێ نەخۆشە نەخۆشیەکەی لەوانەیە دەگوازرێتەوە دەبێ ئەوانەی کەەوە ساغ و سەلامەت نەچنە لای و ئەوەش نەخۆشە نەچێتە ناو ساغەکان. چوارەم وتني حسبنا الله ونعم الوكيل وقل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ديان آيات فرموديتر هموي دبيت لباش قلتنا بري ياساكان بوتري وبخوينرين وقوتك الروحي بهيزت بي ببخشي نك بشتويني لي بكيتو بلي خوا حسيبو خوا ارحم الراحمين خوا كريم اگر خوا ميلي نا هر خوا كخويا فرمي يا ايها الذين امنوا خذوا حذركم خوتان باريزن ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بدسي خوتان بروتياتشون مبن بينجم أو هم السنة جوان وشيريناني رسول الله كردويتي وفرمويتي بو خو باراستنو خو جوان كردنو خوش كردني جيان بوا وك دزنوي شوردن دز شوردن پێش نان خواردن و پاش نان خواردن کاتی دەستنوێژ گرتن خۆشۆردن و غوسڵی سونەتی جومعە و جەژنەکان نینۆکردن لابردنی مووی لەش سەربڕینی ئاژەڵ و کوڵاندنی گۆشت پەناگرتن بەخوا لەو هەموو ئافاتەی ناوی بردووە لە فەرمودەکاندا وەکو بەڵەکی و گولی و نەخۆشیە خراپەکان سەیل ئەسقام ئەمانە هەموو بۆچی بۆ ئەوەی ڕێنمایی ئێمە بکە وەک مسلمان وەک شوێنکەوتەی پێغەمبەری خوا وەک ئەهلی قورئان کە پابەند بین بەم یاسایانەوە بەم بەرنامانەوە ئینجا تەوەکولی تەواومان بەخوا هەبێ ئێستا ئێمە لەم دەشتەیین ئەوە تا مەکینە جووتەکە تۆیان چاندووە بە عەرزە یعنی دقت بە فەلاح گەنم تۆ و ترۆزی کاڵک تەماتە شووتی خەیار بە پارە ئەیکرێ بە پارەیەکی گران یەنیەتی ئەیکاتە ئەو ئەرزە اینجا دوایی بە مەکینە ئەیکێڵێ ئەیکا بە ژێرەوە ئەو هەموو کرم و مارومێریە لەو زەویایە بەڵام چونکە تەوەکولی بەخوا هەیە کەوا دەغڵەکەی تۆوەکەی یەک بە دە و یەک بە سەد و یەک بە چەند ببڕێ ئەوە پێڵەن تەوەکول ئیشی کردووە بژاری ئەکا دەرمانی کردووە اینجا پشت بەخوا بەسێ و بە تەمای خوایەکەوە خوای گەورە ڕستی بدا ئێمەش لەم بابەتی نەخۆشیە ئەبێ هەموو یاسایە بگرینە بەر هەموو هەنگاوی هەڵگرین دوایی پشت بەخوای گەورە ئەبەسین و یەقینمان هەیە ئەگەر خوا مەیلی نەبێت توش نابین و ئەگەر خوا مەیلیشی بێ بەو هەموو هۆکارەیشەوە احتیمالی هەیە خوا پەنامان با توش ببین. لە کۆتاییدا دەڵێم نابێت دەستی ئاەتێک بگرین و سوچی حەدیثێک و دوایی بڕیار بدەین و بە خەڵک بڵێن خوا حسێبە یعنی لە تا ئاەتێک نابێ بەکاربێنی وەکو ئەوەی کەوتوێتی وەیل للمصەلین وەیل بۆ نوێژکەرەکان یا ئەواڵێ لا تەقرەبوا الصەلاتە نزیکی نوێژ بکەون و ئەوە نا ئەوە بڕگەیەکە لە ئاەت ئەبێ ئاەتەکە تەواو بکەین ئێمەش نابێت لەم بابەتانە ئەبێ پرسیار لە ئەهلی ذیکر بکەین ئەهلی ذیکری نەخۆشی بریتین لە دکتۆرە پسپۆڕەکان لە دکتۆرە شارەزاکان لە دکتۆرە بەڕێزەکان ئەوان کەوتیان خەتەرە ترسە خراپە خۆ بپارێزن ئەبێ لە سەداسەت لە گوێیان بکەین و بە دوای قسەکانیان ئەبڕێن. من لە کۆتایە داواکەم لە خوای پەروەردگار بە ناوە شیرینەکانی بە ناوە گەورەکەی کە ئەگەر داوای لێ بکەین وەری دەگرێ خوایە بمان پارێزە لەم ئافات و بەڵاو پەتایە و لە هەموو دەرد و مصیبەتێک خوایە لە بێدینی و بێحەیایی و ڕستوابوون و زەلیلی دەستی زاڵمان بمان پارێزە خوای خوایە ئەو حکومەت و زلێزانەی ململانەیانە بۆ لە ناوبردنی مرۆڤایەتی و تاڵانکردنی سامان و خێراتمان خوایە بە قووەت و قودرەتی خۆت ناویان ببیت و بیان کەیت بەپەند بۆ غەیری خۆیان وەک چۆن فرعون و هامان و قارون و نەمرود و کرد بە عیبرەت خوایە بەهانا و هاوارمانەوە بیت خوایە ماڵەکانت هاوینە هەواری ئێمە بوون وا ئێستا لەبەر ئەم پەتایە دەرگاکانیان داخراوە خوایە گیان پەتا هەڵبگرە و لای بە و دەرگای ماڵەکان دواڵا بکەرەوە بەڕووی نوێژخوێنەکانە آمين آمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. Background.
بە ناوی خوای شافی و کافی و فریاد ڕەسەوە هاو شاریان و خزمانی خۆشەویستم منداڵە بە ڕێزەکان هاو پێشە و نوێش خوێنەکانم سڵاوی خواتان لێبێ حەز دەکەم تۆزێک زیاتر بە ڕاشکاوانە بێمە خزمەتان بۆ باسی ئەم دەردە پیسە و چۆنیەتی خۆپاراستن لێی بەبێ شڵەژان و تۆقین هێدی و هێمن لێم وەربگرن زەرەر ناکەن. یەکەم لەبەرەوەی ئەم گەلەی ئێمە ئەم جۆرە پەتایی نەبینیوە و دەردێکی تری وەک ئەمەشمان نەبینی وەک تاعون لە سەدا شەستی خەڵک باوەڕ بەم ڕێنمایی و باسانە ناکەن کە حکوومەت و تەندروستی و دکتۆرەکان ڕوونی دەکەنەوە لەبەر بێ متمانەی خەڵک بەکاربەدەستان و حیزب و حکوومەت ئەمەش هەر بە فێڵ و خۆڵ لە چاوکردن دادەنێن بەڵام دڵنیابن ئەم پەتا و دەردە ڕاستە و هەیە و هاتووە و چەندین وڵاتی دنیای گرتووەتەوە جا تۆ باوەڕ دەکەی دیانا خۆت زەرەر دەکەی چونکە ئەگەر باوەڕ نەکەی وەک نەعامەکەت لێ دێت کە ڕاوچی دەبینێت سەری دەکا بەژێر باڵیدا و وا دەزانێ نایبینێ. دووهەم تا ئێستا لە شاری هەڵەبجە و دەوروبەریدا سوپاس بۆ خوا بڵاو نەبووەتەوە خوا ئەو ڕۆژەنەکە ئەگەر بڵاو ببێتەوە خۆپاراستن زۆر زەحمەت دەبێ. لە ئێستادا کە لە خۆناغی بەرگری داین ئاسانترە بۆیە من داواتان لێ دەکەم لەم ساتەوە زیاتر پابەندی یاساکانی خۆپاراستن ببن بە یەکەم ئەلف تێکەڵ نەبوون و نەچوونە شوێنە قەرەباڵغەکان وەک پرسە و شای و بازار و سەردانی نەخۆش. دوو وازێنان لە تەوقەکردن و ماجماچێن بەخوا زۆر حەیفە ترسێکی وان نادیار لە ناودا بێت بەڵام بەڕێست لەم کات و ساتەدا عەتف و سۆزت تڵیسا بێتەوە و فشەد لێ بێ و دەیکەیت بە نیشانەی ئیمان قایمیت بەخوا کاتێک دەڵێ خوا کەریمە و خوا حسێبە وەک ئەوەی ئەوانەی کەوا خۆ دەپارێزن باوەڕیان بە کەریمی و دەسەڵاتی خوا نەبێ. تا هەتا بۆتان دەکرێت خۆتان نان و خواردنی ماڵەوەتان دروستکەن نانکردنی ساج لە ماڵەوە خواردنە کوردەواریەکان بۆ ماوەیەک نۆکاو گەنمە کوترا و ترشا و شێلم دوێنە ساوەر برنجی بایعی برنجی کوردی مریشکی کوردی با مانگی جارێکیش بێ یاپراق گێلاخە تۆڵەکە گۆزروان پەڵپینە کنگر ئەمانە ئەگەر دەوری دەرمانیش نەبینن زیانیان نییە چونکە پاکن ئەو تەماتەیی پلاسکۆیەک ئێدەن بە 2000 هەتا بۆتان دەکرێ مەی خۆن یا ئەوەندە بیکوڵێنن تا میکرۆب و ڤایرۆسەکان دەکوژێ. خاڵێکی تر سوود وەرگرتن لە گوێز و شیری خۆماڵی و ماستی کوردی و بیبەر و ڕەشکە و ڕۆنی زەیتون و زەنجەفیل و سیر و پیاز و توور و کوولەکە خانمی. خاڵێکی تر خۆتان پارێزن لە جگەری مریشکی دەرەوە گۆشتی بەستووی دەرەوە مریشکی بەستووی دەرەوە. خاڵێکی تر بە تایبەتی بۆ گەنجەکان لاوە خۆشەویستەکان ڕەحمە لە دایکتان واز بێنن لە جگەرە و لە نێرگەلە و لە بیرە و عارەق و تلیاک و حەشیش و مەشروب لە شروب و لە حەب و سیکۆتین بیکەن بە خاتری خوا ئەو شتانە لە پیاوەتیتان دەخەن و ماڵتان وێران دەکەن و جەرگی دایکتان و باوکتان دەکەن بە قەقنەس. خاڵێکی تر دەستشۆردن دەموچاوتان بە سابوون و شامپۆ بشۆرن ماسک لە دەمولود بکەن دەستکێش لە دەست بکەن ئەمە جەبهە چەکەکەی ئەم شتانەیە کە بۆم دیاریکردن لە لۆمەی لۆمەکەران مەترسن بەخوا کە توش بوون دایکیشتان ناوێرێ بێ بەلاتانە. ئەوە جارێ خەتەر دروست نەبوو بۆیە دایکەڵێ قەزاوکەوێ لە من جا من جارێکیان هەر دایکمە ڕۆڵە یاخوا دەردەکوێ لە من مەرگە نەبینم وتم دایکە گیانە ترسم وەکو پیرەژنەکە بکەی وتی چییە پیرەژنەکە تم پیرەژنێکەوە کوڕێکیوە زۆر خۆشیەوە لە جێگا بێ کوڕەکەی نەخۆشە بێ دایکەکەی ئەڵێ ڕۆڵە هەر دەردەیە بۆ تۆ یاخوا خوابی خا لە من وەلا لەپڕ مەلەکلمەوت خۆیەکا بە ژوورە ئیزرائیل خۆیەکا بە ژوورە تەبعاً کوڕەکەی بینێ دایکەکەی ژەی بینێ دایکەکە ئەڵێ بوومە قوروانی مەلەکلمەوتەوە ئەوە نەخۆشەکەیە من نەخۆش نیم لەوا کە خەتەر پێیا بێ جا ئاگاتان لێ بێ گەنجەکان. خاڵێکی تر مەڕۆرە سەر ئاوی گشتی لە بازار و فەرمانگە و مزگەوت و نەخۆشخانە مەگە لەبەر ناعیلاجی WC محاولە بکە نەڕۆیتەوێ لە ماڵەوە تا دەکرێت دەستنوێژ لە ماڵی خۆتان بگرن خاولی و لفکە و شتی کەسانی تر بەکار مەهێنن حتا قەڵەم بۆ نووسین مۆبایل محاولە بکەی خۆت بۆ خۆت بێ وی خەڵکی تر بۆ خۆی بێ. خاڵێکی تر ئەگەر هەموو ئەمانە جێبەجێ کرد ئەو کاتە دەستت بخەرە سەر دڵت و پڕ بە گەرود بڵێ حەسبونە الله ونعم الوەکیل
قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنون. بلي اللهم وجهت وجهي إليك وفوضت أمري إليك وألجأت ظهري إليك، لا ملجأ ولا منجى منك إلا إليك، ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. وصلى الله على الحبيب محمد وعلى آله وصحبه أجمعين. بو أميدي خواي قورا ئەم پەتای هەڵبگرێ و بار بکا و نەمێنێ، ماڵەکانمان خۆشی تێبکەوێتەوە، دڵەکانمان خۆشی تێبکەوێتەوە، مزگەوتەکانمان ئاوەدان ببنەوە، وڵاتەکەمان بگەشێتەوە، نیوەی بەهارمان ئەگەر ڕۆژ نیوەی بەهارەکەی ترمان بە خۆشی لێ بڕوا، دەشت و دەر ببینین، بتوانین ئیسیفادە بکەین. خوای پەروەردگار بە ناوی پیرۆز داوات لێ یەکەم گەلانی مسلمان و گەلانی جیهان ئەوانەی زیانیان نییە، قاتیل نین، زاڵم نین، خوای ئەو مرۆڤانە پارێزە. خوای ئەوەشی کەوا دەستی پیسە بە خوێنی خەڵکی ڤایرۆس بڵاوەکاتەوە، خوایە لە ناوی بەری تۆڵەی لێبسێنی یا ڕەب العالەمین. خوایە لە من و لەم بەڕێزانە خۆشبی، لەوانەی کە ئەم لایڤانە دەبینن، ئەم ڤیدیۆیانە دەبینن، خوایە لە ئەهلی کوردستان خۆش ببی، ئەوانەی توش بوون شیفایان بدەی، ئەوانەی مردوون بە شەهید قبوڵیان بکەی، ئەوانەی کە گومانیان لێ کرێ فەحسەکانیان پاک دەرچێ یا ڕەب العالەمین. داوات لێ یەکەم بە ناوی پیرۆزت بە ئیسمی عەظەمت یا ڕەب العالەمین تەواوی مسلمانان و گەلی کورد بپارێزی لەم پەتایە لەم دەردا. ئامین ئامین. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه. Vale.